بارێزگای سلێمانی لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی و چارەسەرە پزیشکیەکان لە پێشەنگی هەموو پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستاندایە بە پێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی گیانی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تر گەرتی تەندروستی لە سلێمانی پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینیوە بە جۆرێک کە سلێمانی پێشەنگی هەموو پارێزگاکانی عێراقی گرتووە. زۆربەی ساڵەکان لە ساڵی 2009 بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە ئاستی پلەی یەکەم دابووە لە ئاستی پێشەوە بووە. ئەمەش دیارە کۆمەڵی هۆکارەیە بۆ ئەوەی کە پارێزگای سلێمانی لە پێشەوەی پارێزگاکانی کە بێت لە کەرتی تەندروستی ئەو هۆکارانەش زۆرنیشی لە هۆکارەکان دڵسۆزی پزیشکان و کارمەندانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیە ئیدارە جیاوازەکانی بەڕێوەبەرایەتی بۆ کە پێشتر ئیدارەیان کردو. ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە ئاستێکی پێشەوە بێ وەڵ بە تایبەتی لە مەجای بڵێن لە کەرتی سەرەتانی ئەوانە شاری سلێمانی ئێستا بۆتە مەرکەزێکی زۆر گەورە لە ئاستی عێراق. لە سلێمانی 47 نەخۆشخانە و سەنتەری گەورەی حکومی و 69 مەڵبەندی تەندروستی و 173 بنکە و 16 نەخۆشخانەی تایبەت هەیە کە ڕۆژانە جیا لە دانیشتوانی پارێزگاکە بازاران کەس لە شارەکانی تری عێراق وەرێمی کوردستانەوە بۆ چارەسەر ڕووی تێدەکەن. وەزیری تەندروستی حکومەتی هەرێم باس لەو هۆکارانە دەکات کە وای کردووە سلێمانی ببێتە پێشەنگی هەموو پارێزگاکانی عێراق. کە تۆی باسی کەرتی تەندروستی دەکەیت کۆمەڵێک پێوەەر هەیە، کۆمەڵێک قیاسات هەیە. بۆ نمونە مردنی ڕێژەی مردنی منداڵی خوار 5 ساڵ، ڕێژەی مردنی منداڵی خوار 1 ساڵ، ڕێژەی تەمەن چەندە، ڕێژەی مردنی دایکی دووژان، هەموو ئەمانە سەر ڕای قەیرانەکان سەر ڕای ئەوە ئێمە لە هەموو داتاکانە لە عێراق لە پێشترین لە ژمارەی بێدی نەخۆشخانە، لە ژمارەی دامەزراوەی نەخۆشخانە، لە ژمارەی بێدی کەرتی تایبەت، لە هەموو ئەم شتانە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە پێشترە لەوانە. سلێمانی لە ماوەی شەو ڕۆژێکدا نەیتوانیوە بگاتە ئەو ناوبانگە، بەڵکو کارکردنی دەیان و سەدان مانگ و ساڵ و ڕۆژی پزیشک و کارمەندانی تەندروستی پارێزگاکە ئەو نازناوەی بەم شارە بەخشیوە. شانازیە بۆ پارێزگای سلێمانی کە لە ڕووی تەندروستی و خزمەتگوزاریە تەندروستیەکان و گەشتوگوزاری تەندروستی و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیەوە لە ڕیزی پێشی پێشەوەیە و توانیوێتی پەرە بەمە بە. باڵپشتی کەسایەتیە دیارەکانی سلێمانی و دەیان و سەدان سەرمایەداری شارەکە بۆ کەرتی تەندروستی لە پاڵ هەوڵەکانی حکومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کەرتی تەندروستی لە سلێمانی وەک پێشەنگی پارێزگاکانی عێراق ناوی بچێتە نێو ناوانەوە. مەریوان ئەبڵا، کورتسات نیوز، سلێمانی.